بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتتان باش، بەیانیتان باش، بەیانێکی پڕخێر و بەرەکەت بۆ ئێوەی خۆشەویست دەخوازم. داواکارم لە خوای گەورە سەرجەم نەخۆشی و ناخۆشیەکان لە هەرێمەکەمان دوور خاتەوە. ئینشاءالله ساغ و سەلامەتتان کە بە هیوای ڕۆژێکی نوێ، دەستپێکێکی نوێ ئینشاءالله. داواکارم لە خوای گەورە ئەم نەخۆشی و بەڵا و موسیبەت و ناخۆشیەی بەسەر هەرێمەکەمانە هاتووە بە زووترین کات لە ناوی ببا ئینشاءالله و کۆتایی پێبێنێ و دڵ و دەرونی هەموو مسلمانان لە تێک ڕای جیهان و بەتایبەت هەرێمی کوردستان و شاری سلێمانی ئارام بکاتەوە ئینشاءالله. زۆر سپاس. بینەرانی عزیز، جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. کۆرۆنایە هاتووە و خەم و خەفەتی ناوێت، ترسیشی ناوێت، ڕێکارەکان دەپارێزین و هەموو شتێکیش دەگەڕێنینەوە بۆ لای دەسەڵاتی خوای پەروەردگار و پشت بە خوای گەورە دەبەستین. پاش ئەوەی کە ڕێکارەکانمان جێبەجێ کرد، ئیدی ژیان و مردن هەر بەدەستی خوای گەورەیە. بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆ کە بۆمان ئامادەکردوون لە دوو تەوەری سەرەکی و تەوەرێکی ڕووماڵی شار و شارچەکانی هەرێمی کوردستانەکە. تەوەری یەکەمیان لە هەولێرە میوانێکی تایبەتمان دەبێت لەسەر بەرپرسیارەتی ئێستا تاک بەرامبەر بە یەکتر. واتە من بەرچە بەرپرسیارەتێک دەکەوێتە ئەستۆم بەرامبەر بە دراوسەکەم، بەرامبەر بە ئێوە، بەرامبەر بە هەر تاکێکی دیکەی کۆمەلگا. ئەگەر چی ئێستا دەبێت لە یەک دوور بین، بەڵام هەندێک بەرپرسیارەتی تایبەت لەسەر شانمانە چۆن دەبێت جێبەجێ بکەن و بە تایبەتی ئاینی ئیسلام لەو بارەیەوە چیمان پێ دەڵێت. زۆری پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەیەکی فەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. واتە ئیمانی نەهێناوە ئەو کەسەتان کە ئەوەی کە بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەیشی بەمانشە پێی خۆش بێت. تەوەری دووەمان ڕووماڵی شار و شارچەکانی کوردستانە بۆی کە بزانین ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە شارە جیاوازەکان چی دەگوزارێت. ئێوە لە ماڵەوە بمێننەوە، ئێمە دۆخی هەموو هەرێمی کوردستان وەکو خۆی بۆتان دەگوازینەوە بۆی کە نێنە دەرەوە بزانن چی لە دەرەوە ڕوودەدا، ئێمە بۆتان دەگوازینەوە. تەوەری کۆتایی بەرنامەکەشمان دەگەڕێنەوە بۆ ناو دەقە پیرۆزەکانی قورئانی پیرۆز بۆی کە بزانین ئیعجازەکانی قورئان لەم سەردەم و لەم دۆخی کە ئێستا بە تایبەتی جیهان و هەرێمی کوردستانیشی تێکەوتووە چیمان پێ دەڵێت، چارەسەرەکان چۆنن کە میوانێکی تایبەتمان دەبێت لەو بارەیەوە. خۆشەویستان، وەکو سەرەتای بەرنامەکە هەمیشە لە کەشوهەوا دەست پێەکەین، ئەچینە لای ڕەوشی کەشوهەوا لە هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی، دواتر دێینەوە خزمەتتان. بینەرانی عزیز، دەچینە لای بڕگەی یادەوەری با بزانین گرنگترین ڕووداوەکان لە ڕابردوودا کە ڕوویان داوە لە بەرواری 24 سێی ساڵانی ڕابردوو. گرنگترینیان چین؟ ئاشناتان دەکەین بۆ ڕووداوە گرنگانە. 24 ساڵی 1970 کۆچی دوایی دەسەڵاتداری گەورەی عەباسیەکان و یەکێک لە بەهێزترین دەسەڵاتدارانی ئیسلام لە مێژوودا هارونە ڕەشید. هارونە ڕەشید لە سەردەمی دەسەڵاتی خۆیدا خلافەت و دەوڵەتەکەی زۆر بەرفراوان کرد. سنووری قەڵەمڕەوی خۆی زۆر کرد. هێرش و پەلاماری دەوڵەتانی ناری خۆی ڕاوەساند و ئابووری و خەزێنەی دەوڵەتەکەی خۆی پڕ کرد.
لا سەردەمی هیچ دەسەڵاتدارێکدا هێندەی سەردەمی هارونە ڕەشید دەوڵەتی ئیسلامی سنووری جوگرافی بەرفراوان نەبووە. بە جۆرێک ڕۆژێک سەیری جوڵەی هەورەکانی ئاسمان دەکات و دەڵێت لە هەر کوێ ببارێن کۆتایی ساڵ بەرووبووم و دانەوێڵەکەتان دێتەوە ژێر دەستی خۆم. هارونە ڕەشید بەهۆی کاریگەریەکەی لە بەرەو پێشبردننی دەوڵەتی ئیسلامی و وەشاندنی گورزی کاریگەر دژی ڕۆم و فارسەکان و ئەوەدانکردنەوەی وڵات و پەرەدان بە زانست و زانیاری هەمیشە تیری ژەهراوی نەیارانی ئیسلامی بەردەکەوێت و دەیانەوێت بیسەلمێنن کە مرۆڤێکی ژنپەرست و خۆشگوزەران بوو هەمیشە سەرقاڵی ڕابواردن و ڕاوشکار بووە، بەڵام ئەوە دوورە لە ڕاستیەوە. هەروەها شایانی بەسە هارونە ڕەشید سکەی تایبەت بە خۆی و دەوڵەتەکەی لێدا بوو. 24 ساڵی 1882 زانە و دۆزەرەوەی ئەڵمانی ڕۆبەرت کۆخ توانی سەرکەوتن بەدەست بهێنێت لە دۆزینەوەی هۆکاری نەخۆشی سیل و هەر بەو بۆنەیەشەوە ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ ڕۆژی جیانی نەخۆشی سیل. نەخۆشی سیل یەکێکە لە نەخۆشیە درمەکان و بەهۆی میکرۆبێکەوە لە هەوادا دەگوازرێتەوە و زیاتر تووشی سیەکانی مرۆڤ دەبێت و ساڵانە لە سەرانسەری جیهاندا بە پێڕاپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاد لە 2 ملیۆن مرۆڤ بەهۆی نەخۆشی سیلەوە گیان لەدەست دەدەن. نەخۆشی سیل یەکێکە لە نەخۆشیە بەربڵاوەکان و بەشێکی زۆر لە وڵاتان ئابووری خۆیان خستۆتە خزمەت ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە. 24 ساڵی 1924 دەوڵەتی نوێی تورکیا شێخ عەبدولقادری نەهری خەباتکاری گەورەی کوردی لە گەڵپۆلێک لە هاوڕەکانی لە سێدارەدان. شێخ عەبدولقادری نەهری کوڕی شێخ عوبەیدوڵڵای نەهری بوو کە بەکاریگەرترین کەسایەتی و خەباتکاری کورد دانراوە و ساڵی 1880 شۆڕشی دژی هەردوو دەوڵەتی قاجاری و عوسمانی ڕاگەیاندووە و ساڵی 1883 دوای دوورخستنەوەی بۆ شاری مەدینە لەوێ کۆچی دوای دەکات. ڕژێمی تورکیای نوێ لەگەڵ هاتنە سەر حکمی تەواوی جوڵانەوە ڕزگاری خوازیەکانی کوردی دامرکاندەوە و پێشەنگ و سەرکردەکانیشی لە سێدارە دەدان. شێخ عەبدولقادری نەهری و بنەماڵەکەی بە درێژایی چەند سەدەیەک هەڵگری ئاڵەی ڕزگاری و سربەخۆی کورد بوون دژی هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانی و لەو پێناوەشدا دەیان شەهیدیان بەخشیوە و داوای سربەخۆی کورد و چارەسەری ئیسلامیانیان کردووە بۆ دۆزی کورد. ئازیزان میوانمان هەیە لە هەولێرەوە قسە لەسەرەواکەین کە بەرپرسیارەتی تاکس چییە بەرامبەر بە یەکتر. میوانێکی بەڕێزمان لەگەڵا ئەویش مامۆستا نازرەکانی کوردەییە. مامۆستا گیان سەلامی خوا لێبێ. گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم پێش 1400 ساڵ لەمەوبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی کردووە کە ئێمە وەکو موسڵمان ئەوەی کە بۆ خۆمان پێمان خۆشە دەبێت بۆ براکەیشمان بە هەمان شێوە پێمان خۆش بێ کە ئەمە فەرمودەیەکی سەحیحە. جەنابتان قسەتان چییە لەسەر ئەمە؟ سەڵام و ڕەحمەتی خوا لە جەنابیشتان بێ و دەستخۆشیش لە بەڕێستان بۆ ئەو بەرنامەیە و من سوپاسی بەڕێستان دەکەم کە منیش لە هەولێرەوە هاتمە خزمەتی ئێوە. زۆر سپاس. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەوەی جەنابت کە فەرمووت مەسئولیەت و بەرپرسیارەتی تاک ئێمە هەمومان ئوسرا خێزان مجتەماع کۆمەڵگا و تاکیش دیارە بەرپرسیارەتی و مەسئولیەتمان هەیە لەگەڵ یەکتری بەرامبەر بە یەکتری. لە ئیسلامدا کەس نییە کەوا مەسئول نەبێ. لە ناو مەمچینە مەسئول کەسێک بێ کە کۆمەڵی خەڵکی لەگەڵ بێ یان کۆمەڵی حیمایی هەبێ و یان لە ناو خەڵکی دیار بێ. بەڵام لە ئیسلامدا هیچ کەسێک نییە لە ئێمە کە مەسئول و بەرپرس نەبێ. لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەر یەکێک لە ئێوە كلكم کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسی دەرنەخست، یعنی کەسی بەدەر نەما. كلكم هەمووتان یعنی کە ئێوە شوانن و پرسیاریشتیان لێ دەکرێت لە ڕۆژی قیامەتدا لەو شوانیەتە ئایا جوانتان بەخێو کرد، ئایا ئەوانەی کە ژێر دەستەتانن لەگەڵیان باش بوون، چاک بوون، پاک بوون. ئەگەرنا لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە محاسبەمان دەکات. وەکو فەرمووی ئیمام و پێشەوای مسلمانان مەبەست لە ئیمای مزگەوت نییە، گەورەی مسلمانان ئەو ڕائیە، واتە کەسێکە کە شوانە. ئافرەت لە ماڵی پیاوەکەی شوانە، پیاو بۆ ماڵ و منداڵی شوانە.
کەواتە کەسی نێشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو حەدیثەی کە پێشتر جنابت خوێنتەوە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لایەوە ئیمانی نێشێک لەوە یان ئیمانەکەی بیر و باوەڕی تەواو تاکو بۆ خۆی چی پێخۆشە بۆ برای مسلمانیشی ئەوها پێی خۆش بێت. تەنانەت من مسلمان ئەمرمان پێکراوە لەلایەن خواوە ئەو برایانەمان کە مسلمانن پێش ئێمەش بوون بڵێن ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان هم لە دنیاش ولا قیامەتیش لە دنیاش ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا. ئەمە قورئان ومان پێدەڵێ و پێغەمبەری خواش وای پێفەرمووی صلی الله عليه وسلم. زۆر باشە دەتوانین بڵێن بەڵێ ئێمە هەمومان مەسئولین. زۆر باشە مامۆستا کەواتە لەم دۆخەی ئێستادا ئەگەر لە بچووکترین حاڵەتەوە بۆ نمونە ناوی بێنین و باسی بکەین من لە ماڵەکەی خۆم قەرەنتینە کردووە ڕەنگە بۆ ئامانجەی بڵێم کاکە ئەمە کۆرۆنایە و نابێن نزیکی کەس بکەمەوە ڕەنگە ئیدی چاویشم لە دراوسیەکەم نەبێ بزانم وەزعی چۆنە چە بگا بەوەی کە ئەوانەی کە خاون خوای گەورە پێداون سەرمایەکی پێداون چۆن لەم دۆخەیە کە ئێستا دەزانین وەزعی هەرێمی کوردستان و جیانیش بەگشتی چۆنە بەرپرسیاری چه بەرپرسیارەتیەک دەکەوێتە سەرشانیان لەوەی کە ئاگایان لە خەڵکی خوار خۆیان بێت. بخۆی ئێمە ئیسلام دینی ئێمە دینی ڕەحمەتە بخۆی هەم دینی تاقیکردنەوەیە دیارە ئەم ڤایرۆسە کە ڕووی لە هەموو جیهان کردووە و کوردستانی خۆشەویستیشمان بێبەش نەبووە بۆیە ئێمە کۆمەڵێ لە ئیسلامدا کۆمەڵە حقوقەیە کۆمەڵی واجبات هەیە کۆمەڵی ماف هەیە هەر تاچێک مافی هەیە کە مافی هەیە واجباتیشی لەسەرە بەرامبەر بۆ مافی کە وەری دەگرێت کۆمەڵی ئەرک و واجبی لەسەرەتی یەک لەوانەیە کە باست کرد بەڕێزت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يشبع المؤمن دون جاره واتە ئینسانی مسلمان ئیماندار تێر ناخوا بەبێ هاوسیەکەی بەبێ دراوسیەکەی لەبەر ئەوەی ئێمە لە ئیسلامدا مافی دراوسێ بە چەند زۆر باس کراوە دراوسێکەیە سێ مافیەیە کە مسلمانە جیرانە خزمە مافی خزمایەتی مافی جیرانەتی مافی مسلمانەتی هەیە ئەگەر خزم نەبوو مافی مسلمانەتی مافی جیرانەتی ئەگەر مسلمانیش نەبوو خزمیش نەبوو مافی جیرانەتی هەر هەیە حتا ئەگەر کەسێک بێ دینیشی لەگەڵ دینی ئێمە جیابێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسەی کە جیرانەکەی برسیە بۆ خۆی تێرە ئەو کەسەی کە ئیماندارە تێر ناخوا لەبەر ئەوەی ئێمە ئەم حەق و مافانەمان لەسەرە دواوەی ئەنفق ينفق عليه لە حەدیثی قودسی خوای گەورە دەفەرمێ ببەخشە هەتا بەسەرتدا ببەخشێ بۆیە ببینین بەڕاستی ئەو برا خواپێداوەکان بە تایبەتی هەمومان دەربارەی زیران پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە یەکێک لە سەحابەکان دەفەرمێ والله أعلم ئەبوو تەلحەیە دەفەرمێ گەمەرەگەت لێنا ئەکثر ماءها ئاوەکەی زۆر بکە وتعاهد جیرانەکە و بەشی جیران و دراوسێکانیشتی لێ بدە جا ئەگەر بۆ مەرەگەیەک وابێ ئەی کەسانێک ئێستا کە ممچینە ئێمەی ماوەستای ئاینی خەڵکانێکی زۆر معاناتی خۆی لەلای ئێمە باز دەکات تەلەفۆن دەکات پەیوەندی دەکات باوەڕکە نایە مەسەلە ئێستا پێشەوەی بێن بۆ خزمەتی بەڕێستان بۆ بەرنامەیە یەکێک تەلەفۆنی کرد کە من کە یەکارم 11 ڕۆژە لە ماڵەوەم یعنی باوەڕ دەکەی گوتی کە ئەمە ئێستا 1000 دینار 500 دینار نێبیدەم 500 دیناری تەبە بە منداڵەکانم بۆیە ئەمە هەمووی پرسیارمان لێ دەکرێت لە ڕۆژی قیامەتدا ئێمە نێژ و عیبادەت بینی خۆمان و خوایە تەدەیون واتە دین هێنان دین بەکارهێنان بۆ خۆمان شەو نێژ دەکەی ڕۆژوو دەگری حەز دەکەی زەکات ئەمە هەمووی بەڵام قەزیە بەخشینەکە قەزیە سەدەقا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێتی ما نقصت صدقة من مال أو كما قال ما نقصت مال من صدقة کە هەردوو ڕیوات هەیە ئەو ماڵی کە زەکاتی لە درێ کەم ناکە جا بۆیە بەڕاستی ئەمە لێرەوە لەم منبەرەی بەڕێستانەوە داوا دەکەم لە خوا پێداوەکان لەوانەی کە خوا فەضلی لەگەر کردوون کە زۆر کەسەیە ئێستا کە هەژارە و لەدارە و زۆر کەسیش کە هەیەتی هیچ فەرق و جیاوازیان نییە پێدەچێت لە لای خوا چێ لەلا و بەڕێزتر و بەهێزتریش نییە لەبەرەوەی خوا کۆمەڵە بەندەیەکی هەیە کە لەو ئەقسەمە عەلە اللهی لە ئەبەڕە ئەگەر سوێن بخوا بڵێ خوا دەبێ ئەوها بکەی خوای گەورە سوێندەکەی ناشێنێ بۆیە من لێرەوە داوا دەکەم خوا پێداوەکان ئەمە فرسەتێکە هەلێکە بەڕاستی ئێمە مەسئولیەتی هەرەوە نییە زۆر شت بڵێ ڕاستە ئەوە موسە دوا کەوتووە حکومەت و خەڵک ئێ باشە خۆ ئێمە تعاون والله في عون العبد ما دام العبد في عون أخيه أو ما كان العبد في عون أخيه خوای گەورە یارمەتی ئێمە دەدا مادام ئێمە یارمەتی برایەکانمان بدەین بۆیە داوا دەکەین کە سەردانی ماڵەکان بکەن یان ئەگەر بە پەیوەندیش بێ
خەڵکێکی زۆر کە ڕۆژانەی قوتی ڕۆژانەی بە کرێکاریە جا ئێستا بەڕاستی دەبێت ئێمە هەموو لایەکمان چاومان لەوانە بێ بە تایبەتی و داواش دەکەین حکوومەتی هەرێمیش موسەی خەڵکی بەڕاستی بدا لەو کاتیدا کە دەبینین لە زۆربەی شوێنان ئەم حیزری سیحیە هەیە بەڵام وڵاتەکان سوپاس بۆ خوا شتیان بۆ دەبن بۆیان دەبەنە ماڵێ وی بەڕاستی پێویستە کە ئێمەش ئاوڕێک لەو هەژار و لەو نەدار و لەو کەم ئەندام و لەو دەستکورت و لەو منداڵە بێ باوکانە کە خەڵکی ئێمەن و خزمی ئێمەن و هاونیشتیمانی ئێمن ئێستا لەیان قەوماوە. مامۆستا دەمەوێت ئەو پرسیارە بکەم چۆن ئەتوانین ئێمە واقعی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرجەستە بکەین لە ژیان و گوزەرانمان لە کاتێکە ئەمەش هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ هیجرەتی مسلمانان لە مەکە و بۆ مەدینە کاتێکە هاتن هەموو سەحابیەک توانی ماڵەکەی خۆی سەروەتەکەی خۆی ئەوەی کە هەیەی نیاونیدا بەشی بکە لەگەڵ برا مهاجیرەکەی پێت وانییە ئێستا ضرورەتێکی مۆلیح و گەورە هەیە کە ئێمە هەست بەو بەرپرسیارەتیە بکەین بۆ نمونە لە کەناڵی پەیام باز لەوە کراوە کە خاوەن مڵکەکان بۆ نمونە کرێ لە دوکاندارەکانیان وەرنەگرن یان لەو خانوانە وەرنەگرن کە بەکرێ دراوە یان خاوەن قیستەکان بۆ نمونە سەبر لە ئەو کەسانە بکەن کە قیستیان لا هەیە ئەمە چۆن ئەتوانین بەرجەستە بکەین لە ژیان و گوزەرانی ئەمڕۆی خۆمانە؟ بەڵێ بەخۆی یەکێک لە زانایان قسێکی جوان دەکات دەڵێ بۆچی ئێمە سوپاس بۆخوا خۆ زۆر دەوڵەمەندین ممکنە سەرمایەداری وامان هەیە ئێستا هەندی سەدەها سەحابەی پێغەمبەری هەبێ صلی الله عليه وسلم بەڵام ئایا بۆ ئەوان ماڵەکانیان دەبەخشی ئێمە نابەخشین نمونەمان عەبدوڕەحمانی کوڕی عەوفە و کە نمونەمان زۆرە وتیان ئەمە تۆ ئەمە هەموو بەخشینە سدێ دەکەی ئەمە هەموو سەدەقەیە ئەمە هەموو خێرە ئەم هەموو دەست بڵاویە فەرمی سوێن بخوا ئەمن پێشنیوەڕۆ 1000 دیرهەم سەرف دەکەم دوانیوەڕۆ خوا 2000 بۆ دەنێرێتەوە بۆ بزانە بەڕێزە دەفەرمێ نمونەی ئێمە لەگەڵان ئەوەیە ئەوان دوو حاڵەتیان هەبوو ئیمانیان بیر و باوەڕیان عەقیدەیان و تەوەکولیان زیاتر بەخوا بوو و پشتیان زیاتر بەخوا بەستە بوو لەبەرەوەی لە خزمەت پێغەمبەر بوون وەحیش دادەبەزی حاڵەت هیچ کەس دەڵێ لە لای ئەوان ماڵ لەناو مستیان بوو لەناو دەستیان بوو بەڵام ئێمە ماڵ لەناو دڵمانە جا ماڵێک ئەگەر لەناو دەست بێ زیاتر دێتە دەرێ نەک لەناو دڵ بۆیە بەڕاستی ئەوە گرینگە ئێمە ئەوەی کە جەنابەت گوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی پیاوێکمان بۆ دەکات لە ڕۆژی قیامەت کە لەم یعمل خەیرا قەط یعنی هیچ چاکەیەکی نەبووە پێی دەڵێن مەلائیکەتەکان تەذەکەر یعنی بەبیر خۆتی بێنەوە بزانە هیچ چاکێک هەیە هیچ چاکەیەکت کردووە لە دنیا دیارە لە وەڵامدا دەڵێن نەوەڵڵا هیچ چاکەیەکم نەکردووە بەس یەک شتم هەبووە ئەمن کەسێکی هەبوو بووم ئەو کەسانەی کە ئیشوکاریان بۆ من دەکرد با بڵێن عامیل بوون بۆ سەر ئەم قەرز و شتانە خەرزم دەدا بە خەڵکی دەمگوت ئەوەی کە نیەتی یان سەبری لێ بگرن مدە و مۆڵەتێکێ بدەنێ یان ئەگەر هەر نیەتی کەسێکی مەعدومە ئەوە ئێوە یەکسەر عەفوی بکەن بۆیە دەڵێن خوای گەورەش بە مەلایکەتەکان دەفەرمێ ئەوە بۆ خۆی لە دنیا سەخاوەت و چاکی خۆی نواندووە ئەوە ئەمنیش لەبەرەوەی ئەو دوو سیفەتی تێدا بووە یەکیانەوە گوتێتی بە قەرزەکان قەرزارەکان ئەوانەی کە قەرزارن لە سەریان سوو بوو کە نێچکە گوتێتی هەندێکیان هەر عەفو بکەن لیان وەرمەگرنەوە خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا دەفەرمێت تۆش مستحقی شایەنی بەوە مادام عەبد و بەندەی منت ئازا کردووە لە قەرزەکە منش عەفوت دەکەم زۆر باشە ماوەسا دەکەین لەگەڵەوەی بڵێ ببوورە ماوەسا من ئەگەر خاوەنی کۆمپانیایەک بوو ئێستا سەرمایەدارێکم و پارەم هەیە یاخۆت نا من خانوویەکم هەیە یاخود دوکانێکم هەیە و کرێکەی وەردەگرم دەڵێ مافی خۆمە یا پارەی خۆمە یاخود مافی خۆمە کرێمانگەکەی خۆم وەرگرمەوە ئەگەر لەم کاتە و لەم دۆخەی ئێستادا کە من بە مافی خۆم بزانم کرێکە وەربگرم یاخۆت سەرمایەکەی خۆم بپارێزم لەو لاوە چەندەها خێزان هەیە کە بە برسیەتی سەردەنێنەوە شەو بەڕێ دەکەن ئایا من هیچ بەرپرسیارەتێکی ئەخلاقی و ئیمانی و قیامەتی دەکەوێتە سەرشانم بەرامبەر بەوانی کە ئێستا نەدارن یاخود بڵێم نامە ماڵی خۆم و پێوەستە بە خۆم و هیچ پێوەست بە منەوە نییە ینی بە منەوە پەیوەندی نییە کە کابرا بە برسیەتیەوە سەر بنێتەوە یاخود نا بارەکە ئەوەی کە جەنابەت دەوێت پێشتر باسمان کرد کە مسلمان مەسئولە لێی دەپرسرێتەوە جایەک لەوانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەومان بۆ دەکات کەسێک کەوا لە ڕۆژی قیامەتدا جیرانی کەسێک بووە دامێنی دەگرێ و دەیباتە خزمەت رەب العالەمین
دەڵێ یا ڕەبی ئیسئەلهو ئەی پەروەردگاری من لێی بپرسە لەبەرەوەی ئەو پیاوە دەرگای ماڵی خۆی لە مندا دەخست لە من و لە منداڵەکانم کە ئەو هەبوو بوو ئەمن نەبوو بووم جا بڵێ یعنی دەبینین کە جەنابەت دەڵێ مافی خۆیەتی وەریگرێ بڵێ بەڵام چی ئەو ماڵی پێبەخشیوە چی ئەو ماڵی داوەتێ چێ لە ئێمە کە لە دایک بووە چ ماڵی هەبووە هەمومان کە ئێمە لە دایک بووین لە نەبوون بووین دواوەی جعل لكم السمع والأبصار والأفئدة خوای گەورە دڵ و چاو و هەروەها بینین و ئەمانەی داوین کەسێک لە ئێمە کە بووە هەمومان وا بووین ماڵەکەمان ئیچەیە هەموو ئیخوایە و هەروە بۆ خۆمان ئیچین ئیخواین بۆیە کە مسلمان شتێکی بەسەر دێ دەوێ بڵێ ئینا لله و ئینا ئیلەیه راجعون ئێمە خۆمان و ماڵمان ئیخواین و بۆ لای خوا دەگەڕێنەوە جا بەڵێ ئەو بەرپرسیارەتی هەیە کە خوای رب العالمین لە حەدیثی قودسی دەفەرمێ بە بەندەی خۆی لە ڕۆژی قیامەتدا پرسیاری لێ دەکا من نەخۆش بووم بۆ نەهاتیە لای من بەڵێ یا رب العالمین ئەتۆ رب العالمینی چۆن نەخۆش دەکەوی لێش کە دەپرسێ ئەمن تێنین بوو ئاوت نەدامێ یا ربی ئەتۆ رب العالمینی پێویست بە خواردنەوە نییە ئێش کە دەڵێ ئەمن هەژار بووم مسکین بووم بەیش کە دەڵێ هەمووی لە جوابەکەی دەڵێن ئەتۆ رب العالمینی خوای گەورە دەفەرمێ نازانی عەبدی من فلان نەخۆش بوو ئەگەر بچوایە بۆ لای وەکو وا و سەردانی من بکردایە فلان بەندەی من پێویستی بە تەعام بوو ئەگەر بدایە وەکو ئەوەی بدایە بە من فلان کەس پێویستێکی هەبوو حاجەیەکی هەبوو ئەگەر جێبەجێت کردایە لەگەڵ منت دەکرد بۆی بەڕاستی ئێمە ئینسانیش نابێ ئەنانی بێ نابێ ئینسان خۆپەرست بێ نابێ ئینسانێک هەر برێ ئەمن بۆ خۆم ئەنانی یعنی ئەنا لە ئیسلامدا ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیسلام فێری ئێمەی کردووە کە زیادەکەمان بدەین بە خەڵکی منفەلوتی مستەفا منفەلوتی ڕەحمەتی لێبێ دەڵێن لە ئەمریکا کە گەورەی مسلمانەکان بوو لە ئەمریکا دەڵێت سەردانی دوو برادری خۆم کرد لە ئەمریکا ئێشیان لەوانە زۆر دەوڵەمەند بوو کە چوون بۆ سەردانی دێشا ئێچکەشیان کە هەژار بوو ئەوش جی دەشا دەڵێن لەبەر ئەویان کە هەژارەکە بوو لە برسێتی جی دەشا ئەویشیان کە تێر بوو لەبەرەوەی زێدەی خوارد بوو زیادی خوارد بوو جا بۆیە دەڵێ ئیسلام چەند عەدالەت و چەند ڕەحمەتە ئەوەی کە خوا دایناوە إن الله فرض على الأغنياء ما يكفي الفقراء پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم خوای گەورە فەرزی کردووە لەسەر دەوڵەمەندەکان بەشی هەژارەکان خۆ ئەگەر خەڵکی دەوڵەمەند و سەرمایەداری ئێمە کە دەستخۆشی لە زۆریان دەکەین شتی چاک و چاکیان کردووە داوای چاتریشان لێ دەکەین بەڵام خۆ ئەگەر بێت و لانە فقیەکەی زەکاتەکە کە ماڵی رب العالمینە بدرێ بەڵام دەبێت فقی زەکات هەبێ مەسەلا بۆ نمونە لەلاو ئێمە لە زانان کە باسی فقه و فهمی زەکات دەکات دەڵێ ساڵێک ئەو کەسانەی قەرزارن قەرزیان بۆ بدرێتەوە ساڵە ئەو کەسانەی کە گەنجن هاوسەرگیریان پێداکرێ بۆیان بکەن ساڵێککە ئەو کەسانەی کە سوکنەوە ئەویان نییە کەوا تا ئەم خەڵکەی کە هەژارە بەم شتانە پێویستە شتپێویستی بەم شتانە ئەو کاتەی بەڕاستی هەم مەسئولیەتە قیامەتیەکە آياتك لقرآن بيروز لسورة حشر آيات نوخوي قوراء فرميه بسم الله الرحمن الرحيم والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة دواتر فرمي ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون ويؤثرون على أنفسهم واتات بهموش شوازك يعني بيدننا نفسي خوانو أو إيكا هيانا داي بخشن سرمایه‌داران لە کوردستان هەست ناکەی دەبێ ئەمڕۆ یوقونە شح نفسیهم و بێنە پێشەوە دەستی خێر و چاکە درێژ بکەن بۆ نەدارا و فەقیرەکان بارك الله ئەو ئاەتی بەڕێزت خوێنتەوە خوای گەورە پاداش داتەوە ئەوە دیارە خوای گەورە باسی کۆمەڵێک لە دوو کۆمەڵمان بۆ دەکات مهاجیر و ئەنسار ئەنسار ئەوانەی مەدینە بوون مهاجیر کۆچکردەکان و خەڵکی مەکە بوون خوای گەورە دەفەرمێ ماڵیان بۆ ئامادەکردن جێگا ئەویان بۆ ئامادەکردن ئەمجا دواوە دەفەرمێ ئیثار تەوان ئیثار ئێمە ئێستا لێرە داوای بەخشین دەکەین داوای ئینفاق دەکەین داوای ئیثاریشمان نەکردووە ئیثار ئەوەیە کە کابرا ويؤثرون على أنفسهم يعني إيش كبيش خوي دخا بونمونا بخوي بيستي با شتيكا مثلا إيثار دكا نفس إيشكا مسلمان إيشكا بيش خوي دخا أو إيثار أمزا كإيثاري كيد أو زراب داعتك تخلو يوقع شح نفسي دا باريزي بخيلي ورجدي نفسي خوي في غمر إخوة صلى الله عليه وسلم دا فرمي سبق
درهم 100,000 درهم. قالوا وكيف يا رسول الله صلى الله عليه وسلم؟ پیغمبر خوا فرمووی یەک دیرهم کە بیبەخشی لە پێناوی خوا زاری وایە مقابلی 100,000 دیرهمە. وتیان چۆنەی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم؟ فەرمی پیاوێک 2 درهمی هەیە، یەکیان بۆ خۆی دەوێتەوە، یەکیان دەبەخشێ. کابرایش کەس ماڵێکی زۆری هەیە 100,000 دیرهم دەبەخشێ، فەرمی ئەوەی کە 2 درهمەکەی هەیە دەیبەخشێ، فەرمی ئەو لە پێشترە لەو کەسەی کە 100,000 درهمەکەی دینارەکەی دۆلارەکەی بە مستەلەحی ئێستا بڵێن بەخشیوە. بۆیە ئەوەی جەنابەت فەرمووت بەڵێ دەبێ ئێمە مجتەمع ئێمە دەبینین ئێستا لە زۆر وڵاتان دەستەی نەزاهەت بۆ پێغەمبەر نەیبوو ساسن چکە پێغەمبەر بەخۆی نەزیح بوو، خەڵکەکەش بەگوێی پێغەمبەریان دەکرد و بە تەبیعیتان لە پێغەمبەر دەکرد ساسنم. بەڵێ مامۆستاجان سواسی جەنابەت دەکەین بۆ ئەو وتە بە نرخانەت، خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە ئینشاءالله. بە ئومێدیەوەی لە زۆرترین بەرنامەکانی پەیامی ڕۆژ جنای مامۆستا میوانمان بێت لە خزمەتیابین. سپاس بۆ قبولکردنی میوانداریت مامۆستاجان. ئازیزان و خۆشەویستان، ئەو بڕگەیی کە ئێستا باسمان لێوە کرد و جەنابی مامۆستا نادرکانی کوردەی لە هەولێرەوە میوان بوو، باز لەوە بوو کە چۆن موسڵمان ئەرک و بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشان بەرامبەر بە برا موسڵمانەکەی و بەرامبەر بە دراوسێکەی خزمی کەسوکاری هەموو ئەوانەی کە ئەمڕۆ پێویستیان بە نەفسێکی تر هەیە هاوکاریان بێ دەستی هاوکاری بۆیان درێژکە. بەتایبەتی لەم دۆخێستەی هەرێمی کوردستان کە بە دڵنیاییەوە هەر یەکێکمان دەتوانین بڵێن لە نزیکترین شوێنی خۆمانەوە خەڵکێکی فەقیر و هەژار و کەم دەستن، بۆیە بە هەمومان چاوکراوە بین، ئاگامان لە دەوروبەرەکەمان بێ دەستی هاوکاری بۆ دەوروبەرمان درێژ بکەین. بینەرانی عەزیز، پاشناوبڕێک درێژە بە تەوەرەکانی دیکەی پەیامی ڕۆژ دەدەین. کاک محمود دەمەوێت شتێک باس بکەم. تەبەن ئێرانیەکان خاوەنی کەلتور و فەرهەنگێکی دێرین بۆ خۆیان، بە تایبەتی لەم دۆخەیە کە دێتە پێشەوە، هەرچەندە ئێستا بە زۆر لە زۆرەکان کۆرۆنا لەوێ ئەتوانم بڵێم ڕێژێکی زۆری بەرچاوی خەڵکی گرتووەتەوە لە کۆنتترۆلیش دەرچوە، بەڵام هەندێک چۆن بڵێ ڕێنمایی تایبەتیان هەیە لە ڕێگەی میدیاکانەوە کە سەرنج ڕاکێشن. یەکێکیانەوەی کە هونەرمەندێکی ئێرانیە، با بڵێم هیچێک لەوانەی کە لە ڕێی کورتە فیلمی تایبەتەوە هەمیشە پەیامی تایبەت دەگەێنێ کە ئەم کەسەش ناوی موحسینە کە لە ساڵەکانی 4-5 ساڵ لەمەوە پێشەوە زیاتر ڤیددیۆکان کە تۆماری دەکردن لە ئینستا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەبووە، بەڵام 2 ساڵێکە ئەم کەسە ئێستا لە ئێران ناوبانگێکی تاوی دەرکردووە کە نزیک بە خولەک و نیوێک گۆرانیەکی تۆمار کردووە تازایی بە کلیپێکیش دروستی کردەوەی کە تکاکە لە خۆشەویستەکەی لە ماڵ نەیەتە دەرەوە، بۆ نمونە براکەیەتی ئایا هەر کەسێک لە خۆشەویستانت کە هەیە لە ماڵ لەبەرم حاڵەتی کۆرۆنایە نەچیتە دەرەوە لەبەرەوەی کە پارێزراوبی لە خولەکونیوێ کە گۆرانەیەکی تۆمار کردووە تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەرێمی کوردستانیش ئێستا تەنیوە. ژێرنووسێکی کوردیمان بۆ کردووە، دەمەوێت بچمە لای ئەو گۆرانیە پێتان پیشان بم، دواتر دێنەوە سەر پەیامی ڕۆژ. رسیدی؟ اومد. از خونه بیرون نرو به خاطر من، نمیخوام مریض بشی شادی بشه. یه لحظه میام. از خونه بیرون نرو حتی یه لحظه که به آلوده شدن من نمیارزه. باید این روزا درا رو هر کسی بس، از سلامتی مهمتر مگه چی هست؟ مثل تو خدا به من یه دونه داده، باشه نمیره. ارزش سلامتی بیا بریم داخل، بیرون خطرناکه. خیلی زیاده. کورتەیەکی زۆر جوان بوو، بەڵام 2 پەیامی زۆر جوانیشی تیا بوو. کۆتایی پەیامی کۆتاییەکەی کە زۆر گرنگە، دەڵێ باشە ناڕۆمە دەرەوە، بەڵام ئەوەی کە دەیهێنێتە ژوورەوە دەکاتەوە کە خۆی توش بووە، کەواتە دەبێ وریابین نەبچینە ماڵی کەس، نەکەس بێتە ماڵمان و زۆر دەبێت لامان ئاسایی بێ کاتێککە کەسێک پێمان دەڵێت کایە مۆڵەت نییە بیتە ماڵمان. دەبێ ئەمە تر لێرەوە خۆم و خۆت ئێستا خەڵکێک لەوانەیە حەزی کردبێ بێت بۆ ماڵمانیان سەردانیمان بکە،
سەلامی بۆ نێرین کاکەمێن بۆ مێن بۆ ماڵمان ماڵمان ناین بۆ ماڵتان. نین بۆ ماڵتان لە شوێنی خۆتان بمێنەوە لە شوێنی خۆمان ئەبێرینەوە ماڵتانەوە لە پێناو تەندروستی هەردوو لاشمان. بەتاکید عادلی دەرهێنەر قسەمان لەگەڵەکە زۆر باشە. گرتەیەکی دیکەی ڤیددیۆیم بۆ ئامادەکردوون لە ئێرانەوە. دیارە ئێران ئێستا گیرۆدەی ڤایرۆسی کۆرۆنا بووە، بە تایبەتی زۆرێک لە نەخۆشخانەکانی پڕ بووەتەوە لە نەخۆش و توشببووی بە کۆرۆنا و ئەوەی کە زۆر گرنگە لە وڵاتانی کە تووشی کۆرۆنا بوون لای خۆشمان ئێستا پێشمەرگەی یەکەمی وڵات پزیشک و پەرستار و کارمەندانی تەندروستین. ئەوە پزیشکە بەڕێزەکانن کە ماندوونە ناسانە ئێستا لە بەرەکانی پێشەوەی ڕوو بە ڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان لەلایەکەوە ڕێنمایی بەیەمە دەدەن، لە لایەکی دیکەشەوە بەدەم توشبوانی کۆرۆناوە دێن. خۆشەویستترین کەست کە تووشی کۆرۆنا دەبێت تۆ لە ماڵەکەت دوور دەخرێتەوە بۆت نییە بیبینی، بەڵام دکتۆرێک دەچێتە سەرسەری، پزیشکێک و کارمەندێک دەچێتە سەرسەری. هەندێک لە پزیشکەکانی وڵاتی ئێران بەپێی تۆمارە ڤیددیۆیەکان زۆر هیلاکن، بەدەیان ڕۆژ و 15 ڕۆژ نەچوونەتەوە ماڵەکانی خۆیان. بەڵام چاوپێکەوتنی پەرستارێکی ئێرانی لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری مەشهەد جێگەی سەرنجی تۆڕە کۆمەڵایەتیەکان بوو کە ئەم پەرستارە نزیک بە 25 ڕۆژە منداڵەکانی خۆی نەبینیوە. جوانە جا دەرهێنەری خۆشەویست کاکە عادل عیزت بابزانین ئیزن هەیە ئەو پارچە ڤیددیۆ بڕوە چکە قسەیەکت کرد جەنابەت بابزانین ئەگەر زۆر باشە لە ڕۆژکە میوان حازرە باشە عادل گیان ئەوەمان بۆ پەخشکە با پێکەوە بینەری بین ئینشەڵڵا سوودی لێوەرەگرین. سلام، من مقدسی هستم از آیسیو پشتیبان بیمارستان امام رضا دارم با شما صحبت میکنم. اینجا وضعیت خیلی داغونه، هر روز دارن بیشتر میشن. من الان به شخصیت میتونم بگم راحت 23 روز بچه هامو ندیدم، 23 روز خانواده‌مو ندیدم. سخته، خیلی سخته. یکم تحمل کنید، بشینید تو خونه‌هاتون، یکم دلتون به حال ما بسوزه. ما اینجا درگیر شدیم. ما در همه جان و تنم شوق نفس کشیدنم. بەڵێ ئەوەی بینەری بووین بەڕاستی هەم دڵخۆشکەرە هەم گرتێکی خەمناکیشە بەڕاستی کە ئەو پەرستارە داواکە لە ماڵەکانمان بمێنینەوە بۆی خۆمان و خۆشەویستانمان بپارێزین لە چوونە دەرەوە بۆ هیوایی کە هەرگیز ڕۆژ ئێمەش بۆ ڕۆژە نەگات کە پزیشکەکانمان ناچار بن 15 ڕۆژ 20 ڕۆژ لە نەخۆشخانەکاندا بمێننەوە و نەتوانن جگەرگۆشەکانی خۆیان ببینن. بینەرانی عەزیز دەچینە سەر تەوەری کۆتایی بەرنامەکەمان. زۆر دەرفەتێکی زۆریشمان لە بەردەستانەمەوە، بەڵام دکتۆری بەڕێزمان لەگەڵایە کە دکتۆر کاوە فەرەستادون پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و هەناسەدان و هەروە توێژەر لە فکری ئیسلامی بابەتەکەشمان لەسەر ئیعجازەکانی قورئان و سەرهەڵدانی نەخۆشیە گوازراوەکانە. دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتە. دکتۆر لە قورئاندا باسی ئەم سەردەمەی ئێمە ئێستا کە تی کەوتین هەموو جیهان هەرێمی کوردستان ئایا کراوە یاخود نا؟ بەناوی خۆی بەخشندە و میرەبان دەستان خۆش بێ بۆ ئەم تەورەیە. دیارە ئێمە وەکو پەیامی پیرۆزی ئیسلام کە پەیامی پێ بۆ هەموو ژیانی ئینسانەکان هیچ لایەنێکی ژیانی مرۆڤ نەماوە کە ئاماژەی پێ نەدا. تەنانەت هەندێک ئاماژە هەیە لە قورئان و لە فەرموودەیە بۆ سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شتێکی زۆر تازە بووە. هیچ کەسێک لەو سەردەما ئەم شتانەی نەزانیوە. قورئان و فەرموودە ئاماژەیان پێدا و ئەبینین لە دوای سەدان ساڵ لەم وتانە ئەنجە ئەم بابەتانە وردەوە بۆ مرۆڤەکان دەرکەوتووە. ئەم بابەتی ئەمڕۆ ئێمە تیا ئەژین بابەتی خۆپارێزی لە نەخۆشی. ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە لە قورئانە لە فەرموودەیە ئامادە کراوە بۆی کە تۆ پێویستە مرۆڤ خۆی بپارێزێ و چەند شێوازێکی زۆر تایبەتی دیاری کراوە بۆ هەندێک لەم بابەتانە کە لە ڕاستی مای سەرنج و مای تێڕامانە کە تۆ بیرەکەیت و 1400 ساڵ لەمەوە پێش مرۆڤێک لە ناو کۆمەڵگایەک و ژینگەیەکی نەخوێندەوارە لە سەردەمێکە هیچ جۆرە پێشکەوتنەوە و تەکنۆلۆژیایەک نەبووە کە ئەم ڕاستیانە بزانرێ. ئەبین لەو کاتە ئەمە باسکراوە بڕاستی مای سەرنج و تێڕامانە و طبعاً ئەم ئاماژانەش نەک لە یەک جارەیە لە دوو جارە لە دەیانجە لە سەدان شوێنی قورئان و فەرموودە لە هەزارانە ئەبین ئاماژە بەم بابەتانە درا. کەواتە دکتۆر نابێ ئاشنایان بە قورئان جێگەی سەرسوڕمان بێ بۆیان چونکە باوەڕیان بە قورئان هەیەەوە
خەڵکانێکن کە ڕەنگە ئاشنا لەبن بە ئیسلام، ئاشنا لەبن بە قورآن جێگەیستە سوڕمان بێ بەلایەنەوە کە قورآن 1400 ساڵ لەمەوە پێش ڕێگە چارەیەکی بۆ ئەمڕۆ ئێمە داناوە. یعنی لە ڕاستیە ئەوەی کە ئێستا ئەیبینین یعنی زیاتر ئاەتەکانی قورآن لە دڵی ئینسانی مسلمانە ئەچەسپێنێ کە خوای گەورە فەرمێ وقل سيريكم آياته فتعرفونها. يعني خوای گەورە فەرمێ ئێمە لە داهاتوە سيريكم طبعا لە مستقبلە باسی سەردەمی پێغەمبەر ناکە لە داهاتوەشتان پیشانەی نەفەرمێ سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. لە داهاتوەشتیان پیشانەی لە نفسی خۆیانە لە ئاسۆکانی گەردونە بۆچی حتى يتبين لهم أنه الحق بۆی تەواو دڵنیابن کە ئەمە ئێمە نردومانە حەق و ڕاستیە. ئەمە بۆ مرۆڤ ئیماندار ئیمانی بتەوەکە ئەو کەسانەشی گدژایەتی قورئانەکەن لەم بابەتە دەستەوسانە بن لە ڕاستیە ناتوانن تەفسیرێک بدۆزنەوە ئایا چۆن مرۆڤێک 1400 ساڵ ئەگەر ئەمە قسەی مرۆڤ بێ کەواتە قوشتەی بەشەر نییە ئەم ئاەتە. کەواتە قورئان چیمان پێڵێ بۆ ئەمڕۆی ئێمە کە هەمووی جیهان زیڕێی کردووە بەرامبەر بە کۆرۆنا بەڵام کەسێک کە اعتقادی بە قورئان هەبێ دەبێ بزانێت چارەسەرەکەشی چییە. سەرەتا لە ڕاستیە قورئان باسی ئەوە کە هەموو شتێک لەم کەونا بە ویست و ئیرادەی خوا ڕوا بڕێەوە ئەوە بابزانانی یعنی لە ڕاستی هیچ شتێکی نییە لە ئیرادەی خوا بچێتە دەرەوە. ئەم بابەتانەش کە ڕۆیە قەدەرێکی ئیلاهیە شەرنی هەموو شتێکیش ئینسان حکمەتەکەی بزانێ. یعنی زۆر شت هەیە لە ژیانی ڕۆژانە کە تووشی مرۆڤەکان ئەبێ ئەمە لە قورئان ئەمە زۆر باسەکرێ. یعنی تۆ لەوە چێ بە خراپەی بزانی بەڵام لەلایەکەوە زۆر بە چاکەش ئەشکێتەوە. يعني هەندێک حتا مۆزوعی کۆرۆنایش کە ئێستا ئەوە خەڵک کەرەنتین کراوە لە ماڵە و زۆربەی شوێنەکان داخرەوە یعنی بینی زۆر لە هەندێک لایەنەوە کە بیری لە یەکیتەوە مای سوودە بۆ مرۆڤەکان. یعنی ئێستا هەر شتێکی بەسیط ئەو ژینگەیی کە ئێستا ئێمە تیاژین دەیان و سەدان قات پاکتر لە پێش 2-3 هەفتە پێش ئێستا کە چەند مانگی پێش ئێستا کە بەتەبێتەوە هەموو کۆبوونەوەی ساڵانە لەسەر ژینگە دەکرێت. بەڵێ مەبەسم ئەوەیە یعنی شتەکە ئەوە بزانین کە شەر نییە هەموو شتێ زیان بێ هەندێک شتیش حکمەتی نازانم لە قورئانە زۆر باسەکرێت. پاشان مۆزوعی خۆپارێزی ئەوە بینە سەر ئەوە کە بابەتێکی زۆر گرنگە لە قورئانە ینی بەڕاستی زۆر ئاماژە بۆ درەوە ئینسان خۆی نەخاتە هیلاکەتەوە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. ئەمە لە ئاەت و لە چەند ئاەتێکی شا فەرمێ کە مرۆڤ کارێک نەکا خۆی بخاتە شتێکەوە کە مای زیان بێ بۆی کە بزانێ محققە ینی لە 100% ڕۆیە. پاشان لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمودەکانی ڕوونکەرەوەی قورئانە ڕوونکەرەکەی بابەت قورئانیەکانە چەند ئاماژەیەکی زۆر سەسوورەی هەمان. بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی نەخۆشیەکە کە لە سەردەمی ئەو دوای ئەوی زۆر بڵاو بۆتەوە نەخۆشی طاعون. فەرمی ئەگەر لە فەرمودەیەکی صحیحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر طاعون لە وڵاتێکە بڵاو بووە ئێوەش بیستان ئەو طاعونە بڵاو بۆتەوە نەبچن بۆ ئەو شوێنەی کە نەخۆشیەکەی لێ تاعونەکەی لێ و لەو شوێنەش ئەگەر ئێوە لێی بوون ڕوویدا لێ مێنە دەرەوە. طبعا لێرە ئەمە ئاماژەیەکی زۆر گرنگ و گەورەیتیە تا ئەو کاتە مرۆڤ چۆنیان زانێ وایان زانی و ئەم شتانە بەڵایەکە نیقمەتێکە شتێکە بەسەر ئینسان هەنیان زانی و عیلاقی بە میکرۆب و نەخۆشی و بڵاوبوون و گواستنەوە شتانیان نەزانین وایان زانی بەڵایەکە بەسەر ئینسانەکانە هاتووە هەر باسیەوە ئاکرا تۆ لە هەر شوێنێکا بوونە کەسێک ئەوەی ببیستایە ڕایەکرد لە دەستی بەڵام پێغەمبەر صلی الله علیه و ئەفەرمێ ینی ئاماژەگرنگەکە لێرە ینی تۆ گرنگ ئەوە ئەزانی کە لە شوێنێکا مشکلێک ڕوا نەچیتە ئەوێ ینی طبعا ئەمە شتێکی خۆپارێزیە ئەمە کە تۆ بیست لە شوێنێکە هەمە چۆ بۆ شوێنە بەڵام ئەی کە لەو شوێنە هەبووی بۆ دەرنەچی لێوێ ینی ئەمە لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵام بە 1600 ساڵ ئەنجا مرۆڤەکە ئەم بابەتە بە 1200 ساڵ ئەنجا ئەم بابەتە ینی لە 1600ەکانە بەدواوە ئیزاینی ئەنجا ئەم بابەتە بۆ مرۆڤەکان ڕوون بووە کە هۆکارەکەی چییە ئەمە هۆکارەکەی ئەوەی لە ڕاستیە لە شوێنێکە کە ئەم پەتایە بڵاوکو ئێستا ئەبی ینی کە بڵاو بۆ ئەم پەتایە تۆ ناتوانی دیاری بکەی چیە پەتاقی گرتو و چێنەی گرتو لە 100% ناتوانانی ئەمانە دیاری بکەی یعنی خۆ تۆ ناتوانانی بۆ هەموو تەکنۆلۆژیاوە ناتوانیت بەڵێ یعنی تۆ ناتوانانی سە بۆ لە شارێک و سلێمانیان نزیکی نیو ملیۆنی خەڵکی تەیە چۆن ناتوانی هەر هەمووی پشکنینکەی بزانی ناتوانانی شتیوە ناکرێت لەبەرەوە تۆ لێرە باشترین شت چیە بۆ نمونە خوا نەخواستە لێرە ئەگە گەشتە ئەو حاڵەتی کە هیچ یعنی ئێستا خۆکراویشە ئەم کەرەنتین و شتێکە خەڵک لە ماڵەوە بمێنێتەوە لە ڕاستیە ئەمە باشترین چارەسەرە بۆ چونکە تۆ کۆنتاکتی مرۆڤەکان بەیەکەوە چونکە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی درمەکان چیە زیاتر کۆنتاکتی مرۆڤەکانە بەیەکەوە پاشانیش تۆ نازانی کێ گرتوێتی و کێنەی گرتووە هەر کەسێک لێرە دەرچێ گومان لێکراوە بچێتە شوێنی ئەگەر لی نەبێت بە هیچ شێوە لە شوێنێکی تر ئەها بۆ نمونە خەڵک لە وڵاتانی تریەتەوە نازانڕێکت پێشتر نەزانراوە کە ئەم هەرەوەش وای کرد کە بگاتە وڵاتەکە ئێمە بژگاتە وڵاتەکە لێوێ بمایەتەوە کابرا لێوێ بمایەتەوە بیری لەوە نەکرای بێتەوە بۆ ئێرە چکۆزە شوێنێکی ئەتەت لەوێ ئەم ئەمێنەوە هەتا شتەکە ئەڕەوێتەوە ئەمە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام کاکتۆر ئایا تەنها ئەمە شمولی ئەوە کە
کە لە ئێران هەیە با من نەچم یاخود لە ناو ئێرانم با نەچمە دەرەوە یاخود نا ئێستا لە ماڵەکەم پاکە با لە ماڵەکەم نەچمە بازار کە بازار لێتی با نەچمە فلان شوێن کە لێتی ئایا تەنها شمولی وڵات و شار دەکات یاخود شمولی ماڵەکە و بازاریش دەکات فەرمودەکە گشتگیرە طبعا سەرەتا هەر باسی مۆزوعی طاعون یعنی شتەکە باسی پەتاکە ینی پەتاش لە شوێنێکە بڵاوەوە ئیتر لە ڕاستی ئەم شوێنە دیاریکراو نییە تۆ لەکوێ بێ لە هەر شوێنێکە ینی ئەگەر نەگەڕێکێکا بێ لە ماڵێکا بێ لە شارێکا بێ لە وڵاتێکی گەورە بێ ئەمە ئەم بەڕاستی ینی بڵێن وەکو چۆن بڵێ شێوازێکی خۆپارێزی زۆر گرنگە لەم ڕۆواکە باس ئەکرێ طبعا ئەم بابەتمان لە 1600ەکانەوە ئیتر بۆ مرۆڤەکان لە 700ەکانەوە ئیتر دەستیان کرد بەوەی کە ئەم بابەتە بەکاربهێنن شوێنێک جیا بکرێتەوە کە ئەم نەخۆشی هەرمە چارەسەرەتی کە کەس نەچێتە دەرەوە کەسی نەچێ بۆ ئەوێ ئەمە یەکێکە لە چارەسەرە گرنگەکان قورآن چیترمان پێ دەڵێت بەڵێ طبعا گەڕان بە دوای چارەسەرە ئەوە بە شێوەیەکی گشتگیری ئەنی ئەمە لێرەشا یەکشت بە ئاگادار بین ئێمە وەکو قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ناتوانین بڵێ کتێبێکی پزیشکی یا کتێبێکی فیزیا کتێبێکی مێ ئەمانەی کە لێرە هەیە ئاماژەیە زارە سەرەتا کۆمەڵی قانون و یاسای گشتگیر بۆ مرۆڤەکاندانێ لەبارەی نەخۆشیەوە فەرمێکی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام تەداوە فەرمێ تەداوی بکەن کە تۆ نەخۆشیەکە توش بوو بە دوای چارەسەر بگەڕێ ئیتر لای هەر پزیشکی ئەمە دەسەکەوێ ئەچیتە لای ئەو پزیشکە چارەسەری خۆت ئەەکەی طبعا و یاساش دانێ بۆ قانونی پزیشکی بۆ نموناڵێ ئەگەر هەر کەسێک چارەسەری کەسێک بکا و خۆی لێی نەزانێ لە پزیشکیەکە نەزانێ ئەوە لە دنیا و لە پاشە ڕۆژە ئەو تاوانە لە ملی ئەو کەسەیە یعنی بە لە دنیاشت قەرەبووی لێ وەرگیرێتەوە لە پاشە ڕۆژە تاوانبار لەسەر کاری کرۆلی نازانێ کەواتە لێرە گەڕان بە دوای چارەسەرە خۆپارێزیەک طبعا لەم کاتەیە لەم مەرحەلەیە کە ئێمە باسیەکەین چارەسەر نییە ینی بۆ ئەم نەخۆشیە ناتوانانی بڵێ چارەسەر هەیە چارەسەر نییە نەدۆزراوە ڕێکارەکە زیاتر خۆپارێزیە زیاتر خۆپارێزیە لە سەدا 90 خۆپارێزیە خۆپاراستنە بە خۆ بە دوورخستن بە دوورگرتن بەڵێ پاک و تەمیزی هۆکارەکانی تر خۆپارێزیە طبعا هەموو لایەنەکانێکێتەوە ئەمانە گرنگترین شتێکە لەم ڕۆژە بکرێت بۆ ئەوەی کە لەم ڕێگەی لە بڵاوبنەوەی بگیرێ بۆی دووبارە بیجێڕینەوە بۆ قورئان و بۆ دەستەواژە جوانەکانی قورئانی پیرۆز خی گەورە لە دوو شوێنی جیاواز لە چەندین شوێن ئەفەرمێ وما يعلم جنود ربك إلا هو يعني أفرمي ولله جنود السماوات والأرض أما جنود أرض الله أعلم بلا يعني لراسية هموش تيق لدروس كلاوة كان پروردگار بسربازي خوي دانا يعني لراسية همو دروس كلاوة كان أقريته لهر كاتيك شخواي قورا ما بستي بيه لبر حكمتك دياري متمانع يعني لراسية باب زانين هيت شتيقنيين لم دنيا بحكمت بك الرؤى ئەمەی کە لێرا پەروەردگار بڵێن بۆ ئەم بابەتە ڕوئەدا و یەکێک لە سەربازەکانی بەکارهێنێ بۆ ئەم بابەتە خاڵی نییە لە حکمەتی گەورە کە لەوانەیە هەندێکی مرۆڤەکان بیزان و لەوانەش هەندێکی نەزانن بڵێ لە ڕاستیە هەموو دروستکراوەکانی پەروەردگار بە تایبەتی بۆ نمونە ئەم ڤایرۆسە بچووکە کە لە ڕاستیە کە بە چاویش نابینرێ بە میکرۆسکۆپی ئەتیادیش نابینرێ بە میکرۆسکۆپی ئەلکترۆنی بیبینی سەی ئەم بڵێن ئەم هەرا گەورەی لە دنیا ناوەتەوە لە ڕاستیە کە ئەی سەلمێنێ مرۆڤەکان زۆر بچووکترن لە بەرامبەر دەسەڵاتی پەروەردگارە. کاکتۆر ڤیددیوەیەک بڵاو بووەوە یەکێکە لە پزیشکەکان پێم وایە لە عێراقا بڵاو بووەوە باز لەوە دەکا کام ڤایرۆسە دیارە هەندێک لە توێژینەوە زانستیەکانیش لەسەر کۆرۆناوا دەڵێ کە لە کۆتایی لوتە دەمێنێتەوە. باز لەوە دەکەم پزیشکە ئەم ڤایرۆسە بۆ ماوەی 4 کاتژمێر لەوێ دەمێنێتەوە بە تەقریبی ئەو کات دەست بەگەشە ئەکاوەچێتە شوێنەکانی تری جەستا دەیگەڕێنێتەوە بۆ ئەگەر ئینسانێکی موسڵمان بەس تەنها نوێژێک فەرزەکان بکات و چێشتنگاشی لەگەڵا بکات ئەو کاتە لەم ڤایرۆسە بە دوورێ بێ بە جۆرە لە جۆرەکان بەڵام دەبێت جوان ڕێکارەکانی دەستنوێژی جێبەجێ بکات لەوەی کە ئاو لە لوتی بدا زۆر بە جوانی مش بکات بۆی کە ناولوتی پاک بکاتەوە ئایا لە ڕووی ئەوەی کە جەناب بدەم پسپۆڕێکەشت هەیە چۆن ئەمە دەسەنگێنی و هیچ زانیاریەکی زانستی لەسەر هەیە بەڵێ ینی ئەم پاک و تەمیزی کە لە ئیسلامە هەیە لە هیچ دینێکە نایبینیتەوە لە ڕاستیە لە هیچ بیرروباڕ و عەقیدەیەکە نایبینێت تۆ ڕۆژانە بەردەوام خۆ پاکیتەوە بە هەموو شێوازە جۆرە جۆرەکان ئەوەی کە لە قورئان و لە فەرمودەکانە هاتووە بۆ نوێژکردن بۆ غوسڵکردن بۆ لوت پاکردنەوە دەم پاکردنەوە دەستگرتن بە ینی بەڕاستی کۆمەڵێک تعالیم و ئامۆژگاری وای تایە کە یعنی لە 100% لە هەموو لایەنێکی پزیشکی و لەم ڕوا پشگیری ئەکرێەوە گەورەترین هۆکارە بۆ ئەوەی ڕێبگری بکات لە نەخۆشی بەڵێ ئەم ڤایرۆسە ینی یەکێ لە سیفەتەکانیەوەی ماوەیەکی تەمان زۆرێک لە میکرۆب و بڵێن مادە زیان بەخشەکە هەروایە کە مدەیەک لە لەشە ئامێنێتەوە ئیتر یا ناتوانێت تۆ بیزە بڵێ بەس لە لوتە ئامێنێتەوە لە کۆئەندامی هەناسە هەر لە لوت و دەمەوە بیرە هەتا ناو
بۆرەکانی هەناسە و تاناوسیەکان ئەلم شوێنانە لەوانەیە بمێنێتەوە تاوان لە ڕێ چیوێتە دەرەوە لە ڕێ ئەو پرژانی کە لەم کۆ ئەندامەوە داین تۆ گەر بەردەوام پاکی بکەیتەوە ڕۆڵێکی زۆر گەورە هەیە بەشێکی زۆری ئەم میکرۆبە لە ناوبەری و بڵێ لێک خولەکە کاتمان نەماوە داوای لەورد نەکەم لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشیەکە ڕێنمایەک بڵاو کرایەوە کە گوایە وەکو تێستێک ئینسان دەتوانێت تێستی خۆی بکە بۆ ماوەی 20 چرکە هەناسە بگریت دوایەوە گەر هەناسەکەت بەردایەوە بۆ نمونە هەناسەکەت گرفتێکت بۆ دروست نەبوو هەناسەکە بە حکمی جناب اختصاصی هەناسە و ئەوەی تر مشکلت نییە ئەمە تا چەند وایە نانە ڕاز نییە چونکە وەک لە 180 خەڵکی تا 85 ئەو ئەم میکرۆبە ئەگرێ هیچ نیشانەیەکی تیانە هەناسە بگرێ و نەگرێت تووشی کۆکە نابێت بەڵام ئەوەی کە لە حەقڵەتە قورسەکانە وایە تۆ کە هەناسەت ئەگری ئەگەر سیەکانە لە ناوە هەوی کردبێ و ئیلتیهابێکی گەورەی کردبێ وایە تەبانەکەویتە کۆکە و تەنگە نەفەسی و خیزەخیز و هەمووی دروست بێت کەواتە زۆر ئەو شتە زۆر زانستی نییە بەڵام لێرەشە بە هەمان شێوە فەرمودەکەمان بیرەکەێتەوە لە 185 خەڵکی یا نیشانەی تیانەیە بە حاڵا ڕاستیش پێ ناکە ئەمەیە کێشەکە لێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو شوێنە دەرمەچۆ جوان تۆ نیشانەتیانێ بەڵام زۆر حکومەتەکانی مەسحی گوێچکە چییە لەم دۆخەیە ڕەنگە بەشێک لە ڤایرۆسەکەش لەناو گوێچکە بمێنێتەوە نانا لێسە ئەوەی کە باسەکەی لە کۆندامی هەناسە ئامێنێتەوە پاکردنەوەی گوێچکەوە یان هەر شوێنەکانی تر قاچە دەستە ئەندامەکانی هەمووی پاک و تەمیزیە لە ڕاستیە کەس ناتوانێت نکوڵی لەمە بکە کە گەورەترین هۆکاری خۆپارێزیە لە نەخۆشی سپاس دەکەین لە کۆتاییە کاکتۆرکاوە سپاس بۆ میوانداریت دەستخۆشی لێەکەین ئایزان و خۆشەویستان نازانم کۆتایی پێبێنین هیچ دەرفەتێکمان نەماوە ئێمە ئاخر قسەم من شتێکم بۆ هاتووە لەلایەن زۆر بەڕێز کاک حاجی فاروقەوە حەزەکەم فەرمودەیەکە لێرە بیخەمە ڕوو بۆ خۆشەویستان کە بەشارەتێکە لەلایەن پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام لە دایکی ئیمانداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت سألت رسول الله صلى الله عليه وسلم عن الطاعون فأخبرني رسول الله أنه كان عذابا يبعثه الله على من يشاء فجعله رحمة للمؤمنين فليس من رجل يقع الطاعون فيمكث في بيته صابرا محتسبا يعلم أنه لا يصيبه إلا ما كتب الله له إلا كان له مثل أجر الشهيد خلاصي أن فرمودية أويا كبيغمبر صلى الله عليه وسلم فرموديتي أجر طاعونيك نخوشيك بلا بويوا ومسلمانان هەر نەفسێک لەو نەفسانە لە ماڵەوە خۆی بگرێ نێتە دەرەوە پابند بێ بەو ڕێنمایانەی کە لە گشتیە بڵاوەکرێتەوە ئەوە ئەجری شەهیدی هەیە ئەجری کەسێکی هەیە کە شەهیدە و خۆی گەورە چاکی چاکەکاران و ناکەم پابند توش سپاس دەکەین بینەرانی عەزیز تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین سپاس بۆ بینەریتان